إمامي ابن أبي ذئب طبعا إمامي أهل السنة جماعة بس حيف تلبكاني علمك يبيان نباست إمامي أحمد فرمي إمامي ابن أبي ذئب لعلم لإمامة لسنة زور لبيش إمامي مالك وين ألا مدينة جياوة إمامي أهل مدينة بوا زور زانا بوا زور دەستگرتو بە شریعەتەوە بووە و تایبەتمەندیەکی هەبووە لەسەر ئیمامی مالیکەوە کە بریتی بووە لە بەرگریکردن لە حەق و دژایەتیکردنی ظالیمەکان و ئەمر بە معروف نەهی لە منکر لە بەردەم سوڵتانەکان وەلیەمرەکان. ئیمامی ئەحمەد پێشیەخا بەسەر ئیمامی مالیکە لە عیلم و ئیمامەت و لە قودرەت و هێزیشە. ئیمامی ابن ئەبی ذئب تەوافەکە بە دەوری کەعبەیە. ئەبوو جەعفەری مەنسووری ژەچێ بۆ تەواف کە شکڵ و هەیبەت و هەیئەتی ئەبینێ عەجیبیە بێ. ئەبوو جەعفەری مەنسوور ئەڵێ ئەوە کێیە؟ ئەڵێنەوە ئیبن ئەبی ذئبە زانای مەدینە کە لە مالک زاناترە. ئەفەرمێ ئەبوو جەعفەری مەنسوور با بچم بۆ لای بیناسم. ئەڕوا بۆ لای دەست ئەبا بۆ تەوقە دەست ئەخاتە دەستی ئیمامی ئیبن ئەبی ذئبەوە. تەوقەی لەگەڵاکە و بە ئیبن ئەبی ذئب بەڵێ ئەم ناسی؟ ئەڵێ نە بەڵام یەدوکە یوشبه یەدە الجەبابرە. ناو ناسم بەس دەستت کە دەستم خسە دەستەوە تەوقەم لەگەڵ کردی لە دەستی ئەو کەسانەچێ کە ستەم و ظلم ئەکەن و دەسەڵاتیانێ دەسەڵاتداری ستەم کارم. ئەفەرمیە من ئەبوو جەعفەری مەنسوورم. دەستی ڕاکێشێ چونکە بیستوێتی ئەبوو جەعفەری مەنسوور ظلمی هەبووە. ئەوە تا خوێنێتەوە لتجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله. بهيت شوية ئەوانەی ئیمانیان بە ئەڵڵا و با ڕۆژی دوایی هێنا و بۆیان نییە و کەسانەیان خۆش بێ کە نافەرمانی ئەڵڵا و ڕەسوولەکەیە کە جێبەجێ ناکەن. یعنی ئەم ئاەتە لە ئەساسا بۆ کافر دابەزیوە بەکارهێنێ بۆ ئەبوو جەعفەری مەنسوور بەهۆی ئەوەی کە لە ظلم و لە خواردنی حەقی خەڵکیە لە مشریکین و کوفار چوو گناهۆ خۆی مسلمان. بۆیە ئەڵێ مادام فعلی ئەوانت تیا بە نسبی منیش بە نسبی خۆشەویستی خۆمە لێگەڕ گناهۆ بەڕاتی لێ ناکەم. بۆیە ئەوە بێتە خاڵێک بۆ ئەبوو جەعفەری مەنسوور گۆڕانکاری بەسەرە. بۆیە شریعەتی ئیسلام باشە ئەمری نەکردووە بە موسڵمانان وەلی ئەمریان خۆش بێ ئەگەر زاڵم بن، بەڵکو ئەمری کردەوە موسڵمان سابر بگرن لەسەر زوڵمەکەی، نەک بڕۆی لەگەڵیان منافقی بکەی پشتگیری بکەی لە زوڵمەکان و دەستەمەکانی. ئەوە بابەتێکە قەتابی ئینسانەکان بیانزان.